ئاشتی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری لە هەرێمی کوردستان لە بەردەم مەترسیدایە و تا دێت لێکترازان و پەرتەوازەیی لایەنەکان بەهۆی ململانەکانی دەسەڵاتەوە پەرەدەسەنێت. هەرێمی کوردستان وێڕای ئەوەی بەردەوام کۆنگرە و کۆنفرانس و کۆڕبەندی ناوخۆیی و نێودەوڵەتی لەبارەی ئاشتی و ئاسایش و سەقامگیری تێدا ساز دەکرێت، بەڵام ئەم چالاکیە ڕووکەشیانە بەهایەکی ئەو تۆیان نییە. هەروەک ئەوەی دەسەڵات دەیکات و لەو شارەی کە زۆرترین چەوسانەوەی تێدا بەڕێوە دەچێت و بووەتە ڕەمزی ستەمکاری دەسەڵات و مەزلومیەتی هاوڵاتیان، بەڵام کۆڕبەندی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تێدا بەڕێوە دەچێت. ئاشتی و ئاسایش بووەتە کەرەستەیەکی دیکەی بازرگانی بەدەستێچێتی و پارتیەوە و لە ڕێگەی ڕێکخراوە دروستکراوەکانیانەوە گرێبەست و بۆندی پەرەپێدانی ئاشتی دەبەستن. بارپرسانیشان هەمیشە لە بۆنە و یادەکاندا هیواخوازن ئاشتی بەدی بێت، بەڵام خۆیان پێچەوانەی وتەکانیان و ڕەفتار دەکەن و بەهۆی ڕەفتارەکانیشانەوە متمانە لە نێوان خەڵک و دەسەڵاتدا نەماوە. تەنانەت دۆخێکیان خۆڵخاندووە وڵاتیان نەکەس بە ئارامی ناکەن، بەڵکو هەمیشە بە دوای دەرچەیەکەوەن قەڵەمڕەوی و حوکمی پڕ لە نەعەدالەتی جێبهێڵن و لەو پێناوەشدا سڵیان لە نەهامەتیەکانی ڕێگەی کۆچ و غوربەت و ژیانی دوورە وڵاتی نەکردوتەوە. پارتی وێچێتی وەکو دوو هێزی دەسەڵاتدار کە ماوەی 30 ساڵە تەواوی جومگاستیارەکانی حکومڕانیان بەدەستەوەیە، نەکنەیان توانیوە هەرێمی کوردستان و هاوڵاتیەکانی بگەن نەکەناری دڵنیایی و ئاسایش و سەقامگیری و خۆشگوزەرانی، بەڵکو دابڕانێکی گەورەیان لە نێوان چینی دەسەڵاتدار و بێدەسەڵاتدا دروست کرد و تەواوی سەرمایە و سەرۆت و سامانی گشتیان خستە خزمەتی ژمارەیەک بنەماڵە و گروپی سیاسی دەستڕۆیشت و لە بەرامبەریشدا زۆرینەی ڕەهای کۆمەڵگەیان ڕوبەڕووی هەژاری و دۆخی سەختی دارایی و گوزەران کردوتەوە. لە جیانیشدا ساڵانە بە پێیچەند پێوەرێک ڕیزبەندیە وڵاتانە دیاری دەکرێت کە ئاشتیان تێدایە. عێراقیش کە هەرێمی کوردستانیش بە شێکەلەی لە ڕیزبەندی پێنجەمدایە، بەڵام بۆ بوونی ئاشتی و سەقامگیری و ئاسایش نا، بەڵکو بۆ نەبوونی ئاشتی و سەقامگیری سیاسی و کۆمەڵایەتی کەوتووەتە نێوهێڵی سوورەوە. باپی ڕیزبەندەکانی دیکەش بۆ نەبوونی ئاشتی، ئەفغانستان بۆ ساڵی چوارەم لە سەر یەکەمی گرتووە و دوای ئەویش یەمەن و پاشان سووریا دێن. هەرچی ئایسلەندا یەکەمە بۆ بوونی ئاشتی و دوای ئەویش نیوزلەندا دووەم و دانیمارک سێم. ئەوەی بەنادیاری ماوەتەوە ئەوەیە کە ئایا هەرێمی کوردستان تاکەی لە سایە حکومڕانیەکی بێباکدا هاوڵاتیەکانی لە ڕەوشێکی نادڵنیا و سەقامگیری سیاسی و ئابووری و کۆمەڵاتی دەمێنێتەوە و بەدوای ئارامیدا ڕێگەی سنووری تەنبەلکراوی وڵاتان و سەرما و برسێتی کەمپەکانی ئاوارەی دەگرنەبەر.